BBC لە ژێر فشاری کارمەندەکانیدا بڕیاری دوورخستنەوەی پێشکەشکارەکەی هەڵۆشاندەوە. گاری لینیکەر ڕخنەی لە سیاسەتی حکوومەتی بەریتانیا لەبارەی کۆچبەران گرت. کەناڵی BBC بەریتانی هەفتەیەکی مشتومڕاوی بەڕێکرد. سەرەتا دیارترین پێشکەشکاری وەرزشی بەهۆی ڕخنەیەک لە حکوومەتی بەریتانیا لە کارەکەی دوورخرایەوە. دواتریش لە ژێر فشاردا لە بڕیارەکەیان پاشگەز بوونەوە. چیرۆکەکە بەم شێوەیە دەستی پێکرد. ڕۆژی 7 ئازاری 2023 حکوومەتی بەریتانیا پلانێکی بەردانی و پەرلەمانی وڵاتەکەی بۆ ڕێگری لا چوونی کۆچبەران بۆ وڵاتەکە. سوێلا براڤەرمان وەزیری ناوخۆی بەریتانیایە پەیامێکی توندی لە نێو پەرلەمان پێشکەش کرد و گوتی ئەو کۆچبەرانەی بە نایاسایی دێنە وڵاتەکەمان دەستگیریان دەکەین. گوتارەکە ڕێکخراوەکان و چالاکانی پرسی کۆچبەرانی ڕاچڵەکان. گاری لینیکەر ئەستێرەی پێشووی تۆپی بەریتانیا کە پێشکەشکارێکی بەناوبانگی کەناڵی BBCە لە تویتەر گوتارەکەی وەزیری ناوخۆی تویت کرد و نووسی ئەی خوایە ئەمە لە ترسناکیش ترسناکترە. گاری لە تویتێکی دیکەدا نووسی هاتنی کۆچبەران بۆ وڵاتەکەمان هیچ بەلێشاو نەبووە وەک بەرپرسان بانگەشەی بۆ دەکەن. دەشڵێت ئێمە لە وڵاتە گەورەکانی دیکەی ئەوروپا کەمتر کۆچبەر وەردەگرین. ئەمە سیاسەتێکی دڕندانەیە بەرامبەر بەو خەڵکە داماوانەی کە زمانیش نازانن. ڕخنەکەی گاری بەرپرسانی کەناڵی BBC تووڕە کرد و بڕیاراندا بەڕاگرتنی گاری لە پێشکەشکردنی بەرنامەی یاری ئەمڕۆ. کارمەندانی کەناڵەکە لەسەر دوورخستنەوەی گاری هاتنە دەنگ و ڕووداوەکە دەنگدانەوەی بەدووادا هات. هەفتەی ڕابردوو کەناڵی BBC ڕاگەیەنراوێکی لەبارەی ڕووداوەکە بڵاو کردەوە گوتی ئەو چالاکیانی ئەم دوایی گاری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان با پێشێلکردنی ڕێنمایەکانمان دەزانین. ئێمە لە پێشکەشکردنی بەرنامەی یاری ئەمڕۆ دەیوەستێنین تاوەکو ئەو کاتەی هەڵوێستی ئەومان بۆ ڕوون دەبێتەوە لەبارەی بەکارهێنانی سوشال میدیا. BBC گوتی هەرگیز نەمانگوتووە گاری ئەو پرسانەی کە پەیوەندی بە خۆیەوە هەیە بێدەنگ بێت، بەڵام گوتومانە دەبێت لە لایەنگری پرسا سیاسی و مشتومڕاویەکان بەدوور بێت. بەرپرسانی کەناڵی BBC هەوڵی جێگرتنەوەی گاریاندا، بەڵام سەرکەوتوو نەبوون. داوایان لە دوو پێشکەشکاری پێشووی وەرزشی کەناڵەکە کرد بەرنامەی یاری ئەمڕۆ پێشکەش بکەن تاوەکو ئەو کاتەی پرسی ڕاگرتنی گاری یەکلایی دەکرێتەوە، بەڵام ئەوانیش پشتیوانیان لە گاری کرد و ئامادە نەبوون جێگەی بگرنەوە. دامەزراوەی BBC کە سەدەیەکە لا بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری بەردەوامە بەم دوایە دۆسیەکەی گاری ڕوبەڕووی ناڕەزایەتی کارمەندان، شرۆڤەکاران و یاریزانانی کردەوە تاوەکو گەیشت بە بایکۆتی دەوام. بەهۆی پێشهاتەکانەوە BBC خشتەی پێشکەشکردنی بەرنامەکانی گۆڕی و داوای لێبوردنیشی لە بینەرانی بەشی وەرزشی کەناڵەکە کرد و ڕایگەیان بە زووترین کات چارەسەری ئەم کێشەیە دەکەین. تیم داوی بەڕێوەبەری کەناڵەکە لە چاوپێکەوتنێکی داگوتی لەسەر ئەو بنەمایی کە BBC چییە بڕیارەکەیان داوە. ئەگەرچی بڕیارێکی قورس بوو، بەڵام ئەمە ڕاگرتنی هاوسەنگیە لە نێوان بیرروڕای ئازاد و بێلایەنیدا. فشارەکان لەسەر کەناڵەکە بۆ گەڕانەوەی گاری بەردەوام بوو. سەرنجام ئەمڕۆ تیم داوی پاشگەزبوونەوەی لا بڕیارەکەی پێشووی ڕاگەیاند و گوتی بڕیاریان داوە گاری بگەڕێتەوە سەر کارەکەی و بەردەوام بێت لە پێشکەشکردنی بەرنامەکەی. ئەو دەڵێت گاری بەشێکی گرنگی BBCە. دەزانم کەناڵەکەش چمانایەکی بۆ گاری هەیە. چاوەڕێین کۆتایی ئەم هەفتەیە دەست بە پێشکەشکردنی بەرنامەکەی بکاتەوە.